من ناوم عز الدين سليمان قادرة لقب كامل بيجمرجاتي عز الدين ملا سليمان بو لسواردي تموزي سالي 1965 لبولي سي ناوندي بوم لشاري كركوك أمخن بوم بيجمرجا لهيزي رزقالي استعكي حاليا ببلي عقيد أندامي دزقاي إيلولي السيمانيم ليرة واجبي بيجمرجاتي بينهم لم دزقاي خانة نشيني بيجمرجاي كردستان. چواردەی تەمووزی ساڵی 65 تەلەبە بووم بە پێشمەرگە لە شاری کەرکووک بەجێهێشت هاتمە ناوچەی بازیان چوومە دەیەک ناوی کڵاشکەران بوو لەوێ تەلەبە بووم زۆری نەبووم شەروازێک و کراسێکم لەبەرا بوو تۆزە لای خەڵکی دیەکە غەریب بووم چوومە ماڵێکە وتیان ئیشت چییە؟ وتم هاتووم من بە پێشمەرگە پیاوێک لێوە بوو کادری حیزبی بوو ناوی عوسمان عارف بوو بایان کرد ئەوش پرسیار و شتی لێ کردم و بردمی لەگەڵ خۆی کە بردمێ لەقێک سەرلەقەکان ناوی مەجێ ڕۆستەم بوو تەسلیمی ئەوی کردم وتی ئەمە هاتووە ئەبێت بە پێشمەرگە لێوێ گیرسامەوە بووم بە پێشمەرگە. ئەو کات کە بووم بە پێشمەرگە کردمیان بە کاتبی لەق لێ کاتب بووم بۆ فترەیەک دوای فترەکەی تر سلاحم وەرگرت بووم بە پێشمەرگە تر لە جیابوونەوەکە من گەڕامەوە چوومە سەرگەڵ و چوومە مەقڕی هێز لای ئەو کات ڕەشی سندی ئامرێز بوو تر فترەیەک لەگەڵ ئەو مامەوە دوایی نەخەڵبووم چوومە بەتالوێنی 4 لە مەرگە لەوێ چوومە لەقی شەهید لەتیف حەمەڕەش مامەوە تاکو ساڵی 67 ئەو کاتە جەنابی بەرزانی هات بۆ ئەو مەنتیقەیە لە ساڵی 67 لەسەر داوای خۆم چوومە مەنتیقەی هێزی قەرەداغ چوومە هێزی قەرەداغ چوومە مەنتیقەی گەرمیان لە بەتالێنی نۆ بووم طبعا ئەو سنوورە دایم لەگەڵ حکوومەتە زۆر نزیک بووین بە معدەلی 2 ڕۆژ 3 ڕۆژجاری هەر شەڕ بوو فترەی ساڵێک لێوێ مامەوە دوای ساڵەکە گوازرام هات بۆ بارەگای هێز بووم بە فەرماندەی مەفرەزەی بارەگای هێز دوای ئەوە جارێکی تر گوازرامەوە چوومە لەقی 2 بەتالوێنی 4 بووم بە سەرپەل لەوێ دوای سەرپەلی تر هەتا چەند فترەیەکی زۆر لە شەڕەکانەوە لەم لاولەولا ساڵی 69 حکوومەتی عێراق هجوومی کرد بۆ مەنتیقەی قەرەداغ لە مولایەکەوە تر ئەمەش بچین مەنتیقەی هێزی خەبات بەتەلوێنی بەمۆ لە مەنتیقەی بەمۆ لێوە چینەوە مەنتیقەی پێنجوین ئیتر لێوە ماینەوە هەتا و کاتەی چەند شەڕێکی گەورە کرا لەو مەنتیقانە ماینەوە تاوەکوم مانگی 2 ساڵی 69 مانگی 2 69 ئەو بوو دەوردە مفاوەزات دەستی پێکرد لەگەڵ شۆڕشە لە ساڵی مانگی 3 بەیان 11 ئازاریدا ئیتر ئێماتینەوە مەنتیقەی خەراخ وەختە تەشکیلاتی حرەسی حدود بوو 12 فۆجیان بۆ تەشکیل کردین من یەکێک بووم لەو ئەفسەرانەی لە فەوجی 5 پاسەوانی سنوور لە سەنگاو.
ساڵی هەفتا کە لەگەڵ حکوومەتی عێراق کە ڕێکەوتین لە خەرارەکانە 12 فەوجی حرەسی حدودیان بۆ دروستکردین لە ضمنی ئەو 12 فەوجە فەوجی 5 لە مەنتیقەی سەنگاو بوو من لێ ئەمەرفەسیل بووم بە پلەی ئەفسەر لەوێ ئیش و کارەکان ئێمە فەسیل و شتەکانی خۆمانمان ڕێکە خست خەریکی تەدریب و شتی وا بووین هەتا ئەو کاتەی پیلانەکە مامەڕەکە لە جەناوی مەلام سەفا کرا لەو کاتە ئیتر ئێمەش احتیاتی ئەومان کرد کە حکوومەت نێتی باش نییە بەتالیۆن و لەق دروست کرایەوە من بووم بە سەرلەق نردیان بۆ مەنتیقەی شارە زور دوایی لێ گواستمانەوە چوومە مەنتیقەی خورمات و من لەقی چوار بووم لەقی چوار بارەگاکانمان لێ بوو لێ ئیشوکاری سەربازیمانە کرد مەسەلەن چوینە ئەو مەنتیقانەی کە حکوومەتی عێراقی لێ بوو بۆ نمونە ئەو کاتێک ئەوان دەستیان بە تعریب کردبوو لە گوندی ئەلبوسەڕاج و ئەلبوسەباح ئەوانە ئێمەش هێزەکانی خۆمانمان بردە ئەو مەنتیقەیە لە یەک دوو جێگاماندا کەوان ماڵی عەرەبیان تێهێنا بوو ماڵە کوردەکانیان دەرکرد بوو ئەوانمانە دەرکرد لەوێ ماینەوە هەتا ئەو کاتەی شەڕ دەستی پێکرد لە پاش دەستپێکردنی شەڕەکە من وەکو فەرماندەیەکی سەربازی بەتەلیۆنێک دروست کرا بوو ناوی بەتەلیۆنی ئاسۆز بوو تەشکیلەکەی لە کێلێ و بەردەپان بوو لە پشتی خەڵات زێوە وەکو فەرماندەیەکی ڕاهاتووی ناو پێشمەرگە نەقلیان کردم بۆ ئەوێ لەبەر ئەوەی ئەو بەتەلیۆنە زوربەی پێشمەرگەکانیان ئەفسەر و سەربازی هەڵاتووی سوپای عێراق بوو لەوێ بوو من بووم بە سەرلەقی یەک لەو بەتەلیۆنە لێماینەوە ئیتر ئەوە بوو حکوومەتی عێراق شەڕێکی سەختی دەست پێ کرد زیاتر تەرکیزی خستە سەر مەنتیقەی سەرکردایەتی بۆ هجوومەکانی هەمووی حرەسی جمهوری و قواتی مەغاویر و هێنا ئیتر لەو شەڕانەی سەرتیز و گەری بێشێ و گەری عومەراغا و دۆڵی پڵنگان و کێوە ڕەش و تووە سووران و ژاراوە من لەوێ مامەوە لەو جەبهانەیتە هەر ڕۆژەی لە جێگایەک بووین لەو مەنتەقانە وەکو پێشمەرگە وەکو سەرکردەیەکی سەربازی بەشداری ئەو شەڕانەمە کردووە چ وەکو پێشمەرگە چ وەکو فەرماندە لێ بووین هەتا وەکوم ئەو کاتێ حکوومەتی عێراق نائومێد بوو لەوەی کە هیچ بکا بەرامبەر بە میلەتی کورد ئەو بوو پەنای برد بۆ شای ئێران کە پەنای برد بۆ شای ئێران و ئەو خەلیج و مەلیج و شتانەی پێدان ئەو بوو شۆرشی کورد تووشی ئەو نەقسە و ناڕەحەتێ بوو ئێمەش لەو شەڕانە پێشمەرگەیەکی زۆر شەهید و برینار بوو پێشمەرگە بە ڕۆحێکی فیداکارانە و بەرگریکردن لە وڵاتەوە شەڕی ئەکرد شەڕەکان شەڕی گەورە بوون هەموو شەڕی دیار بوون بەڵام لە هەمویان سەختتر شەڕی سەرتیژ بوو سەرتیژ ئەکەوێتە مەنتیقەی باڵاکایەتی لەو شەڕا حکوومەت زیانێکی زۆری بەرکەوت ئەوەنە نائومێد بوو چەکی فسفەڕی بەکارهێنا چەکی فسفەر ئەکەوێتە سەر هەر ئەعزایەکی لەشی ئینسان ئەیسووتێنێ حتا سەر ئاسنیش ئەیتوێنێتەوە یەکێک لەو پێشمەرگە خارەمانانەی کە من چەند ساڵێک لەگەڵ خۆما بۆ ڕەفیقم بووە ئەو ڕۆژە بەر ئەو چەکەکە و لێ شەهید بوو لەو هینانە زۆر خەڵک شەهید و برینار بوو ئەو ڕۆژە ڕۆژێکی سەخت بوو دوای شەڕی دۆڵی پڵەنان شەڕێک بوو شەڕ بە چەکی سپی کرا واتە بە حرب و خۆناغەت فەنگ شەڕ کرا زۆر شەڕەکان قورس بووە لە کوردستانە ئەمانە بۆ نمونە شتێکی بچووکە من باسی ئەەکەم شەڕەکان شەڕی مەسەلەن حەوزی ڕەواندز شەڕێکی قورس بووە گەری بێشێ و گەری عومەراغا حکوومەت ئینزالی تیا کرد تایارەکان ئەسکەریانە خستە خوارەوە لە پێشمەرگە لێدا ئەکەوتنە خوارەوە لە خوارەوە گیرانی ئەمە کوژران ئەوانە هەموو شەڕێکی یعنی فیداکارانە بووە شەڕێکی قورس بووە جگە لە شەڕی مەفرەزەوی ئێمە لەسەر جادەیەک لە ترۆمبیلێکمان دابیان و شارە مەفرەزەیەکمان کردبێ شەڕی قورس لە کوردستان ناکراوە یعنی ئەو شەڕانەی ئێستا لە ئۆکرانیا ئەکرێ ئەتوانم بڵێم ئەو شەڕانە لە کوردستان شاکراوە
ساڵی هەفتا و پێنج کە هاتینەوە سلێمانی من هیچ شتێکم نەزانی کە سەنعەتێکم نەزانی بووم بە سایەق لە دائیرەیەکی حکوومەتی عێراق ڕۆژێک مەسئولی دایرەکە وتی مدیری ئەمن بانکتەکە منش چوومە لای چوومە ئیستیعلاماتەکە پێم وتم من ناوم فڵان کەسە و مدیری داوای کردوم و هاتووم وەلاتان وتی جەرەسێکی لێدا ئەمنێک هات یەکێکی تر هات یەکیان کەوتە پێشم یەکیان لە دوامەوە بردمی چوینە لای مدیر و لە دەرگاکەیدا و هاتینە ژوورەوە کابرایەکی گەورە دانیشت بوو کراسێکی خۆڵکورتی لەبەرا بوو ناوی ڕایی درێەکان بوو پێوتم عەرەبیە زانی وتم ئەوە نەزانم تۆ تێ بگەێنم ناکەی وت بە ئەمنەکە وتی تۆ بڕۆ دەرەوە چامان بۆ بێنە جگەرەی دامێتم جگەرە ناخۆم زۆر هات بە شان و باڵی ئێمە و باسی ئێمەی کردووە و کوڕی قارەمانی عێراقن و وەهان وان ئەمانەوەی ئیشمان لەگەڵا بکەین زۆر محاوەلەی لەگەڵا کردم لە ئەخیرا زانی هیچم پێ ناکرێ وتی هەیە لە مەنتیقەی ئێوە ئەڕوا بۆ بەغدا بۆ ماڵی فەتاحبەگی جاف مەڕەبا بۆ ماڵی ئەوان لەوێ سەری ئەبرێ وەرگوری خۆڵ و سەرۆپیەکە دەن بە کۆڵی لە دەرە و بەغا پێی فڕێ ئەدەن بیکەن بە ئامر مەفرزەیەک ئێمە لێرە خان و سیارە و وەکالەت و هەموو شتێک دەدەینێت تۆ نایکەی وتم من ڕێی خۆمە ناتوانم بیکەم درێژ لەگەڵ ئێوە ناکەم ئیتر پاش هەفتەی لە دایرەکە دەریان کردم تر لە هیچی دائیرەیەکی حکومی وەرنەگیرم پاشان گیرام تقریبا 3 مانگ دوای 3 مانگەکە ئازاد کرا هیچیان لێ نەبەستمەوە ئیتر دوای ئەوە کە مەسەلەی عەسکەری و ئەمانە بەسەرهات گیرام بە عەسکەر وتم عەسکەری شتێکی ئیجباریە من بیش کوژێم لە عەسکەریە شەرمەزاری لای میلەتەکەم نابم بەڵام خیانەت لە مەبدە و شەرەفی خۆم ناکەم ڕاپەڕیم کە دروست بوو جەژنێکی گەورەی میلەتی کورد بوو ڕۆژێکی زۆر خۆش بوو ئیتر کەس بیری لەم حیزب و حیزب ناکردووە هەموو کورد بوو بەیەکەوە پێشمەرگە میلەت و هەموو ئازاد بوو بەینەکانیان دوای ئەوە من وەکو پێشمەرگەیەکی شۆڕشی ئەیلول ئەستان بەتالیۆنێکم دروست کرد سەربەبارەگای لە خیچوار بووین ناوی بەتالیۆنی 36 بوو زیاتر لە 300 پێشمەرگە بووین لە دوایە وردە شتەکان بەرەو نیزام ڕۆیشت بەرەو پێشکەوتن چوو ئەوە بوو بەتەلیۆنەکان هەموو بوون بە قیادەی مەنتیقە دروستکرا لێرە لیواکان مشتەرەکین پێشمەرگەی پارتی و یەکێتی بە یەکەوە من بووم بە ئامرسریە لە فەوجی چواری لیوای 20 بارەگاکەمان لە سەرسەدی دەربەنی خان بوو بڕیار درا پێشمەرگەی شۆڕشی ئەیلول خانەنشین کرێ کە خانەنشین کرا منش یەکێک من لەو پێشمەرگانە بەر ئەوە کەوتم دوایەوە وردە شتەکان وای لێ هات تۆزێ حکوومەتەکەمان نەوە دووە حکومەت پەرلەمان دروست بوو حکومەت دروست بوو وردە شک و بەرەو باشی چوین لە دوایی پاش فترەیەکی زۆر من کتابێکیان بۆ کردم لە لەقی چوارەوە بۆ فەلەک بۆ فەرماندەی لەشکری پێشمەرگەی کوردستان بۆ کەمەندانی بۆم کرا بەڵام تاخیر بوو کە تاخیر بوو بە پلەی عەقید خانێنشین کرام لەسەر دەستگای ئەیلولی دەستگای ئەیلولی باڵا دوای نەقڵیان کردم بۆ سلێمانی لەم دەستگام لە مانگی چواری 2008 تۆ لێرە داوامەکەم خزمەتی پێشمەرگە قارەمانەکانی شۆڕشی ئەیلولەکەم
من وەکو پێشمەرگەیەکی شۆڕشی ئەیلول بیرم لەوە کردەوە ئەو یادەوەریانەی کە لە سنگ و مێشکی خۆمان ماوە بیکەم بە نامیلکەیەکی بچووک بۆ ڕابردوو بۆ ڕەفیقەکانم بۆ کوڕی ڕەفیقەکانم بیبینن. باسی خەبات و پێشمەرگایەتی شخصی خۆم ناهینی هاوڕێ و هاوسەنگەڕەکانم تا کردووە، باسی کۆمەڵێ قارەمانەتی پێشمەرگەی کوردستانم تێ کردووە. سەردێری کتێبەکە لە سەرەتاوە بەرپشتی کتێبەکە بەرگەکەی لێم نووسیوە بەشێک لە چیرۆکی داستانەکانی شۆڕشی ئەیلول بۆ مێژوو. باسی داستانەکانی مەسەلە مەنتیقەی گەرمیان و شارە زور و قەرەداغ و باڵەکایەتی و ڕۆڵی قارەمانەتی پێشمەرگە و وێنەی چەند پێشمەرگەیەکی ڕەفیقی خۆم تیاداناوە و بە دوو بەش نووسیمەتەوە. ئەوە بۆ مێژوو شتێکی خۆش بوو لە لای خۆمم پێوە هیلا کرد، بڵاوم کردەوە زۆر لە هاوڕێکانی خۆم زۆریان پێخۆش بوو کە وێنەیەکی خۆیانە نەبینی بە لە پەڕەیەکی کتێبێکەوە باسی خەباتەکەیان کراوە و باسی شۆڕشی میلەتەکەیان کراوە، باسی چی کراوە، باسی ئەوانە هەبووە. جا مۆزوعێکی تریشمان هەبوو، ئێمە لە کێوەڕەش بووین، چەند سەحەفیەکات بەلامان سەحەفیەکیاندا بە من ناوی جوان بیکۆ بوو. ئەم جوون بە بیکۆ شەوێک لەگەڵمان هات بۆ شەڕێک لە تۆسووران و ژاراوە نێوانی ڕانیە و قەڵاتزیە. شەڕێکی قورس بوو، جا بەیانی لەگەڵمانە گەڕایەوە کە گەڕایەوە چوونە دیەک ناوی ماخ و بزنان بوو. لەم دێ چوونە ماڵێکەوە، تەبان عادەتی پێشمەرگە و ماڵ تێکەڵاو بووین، هەروەکو مناڵی ماڵوا بوو ئەچوونە ئەرچی ماڵێکەوە تا بێشکەی مناڵەکە دانرا بوو. ئەگریا من شەستان ڕامژەند بێژگەکە مناڵەکە و چاکە خۆریەکە مێنە چام تێ کرد و دام بە پێشمەرگەکان و بە کابرای سەحەفی. بە مترجیمەکەی وتی ئەمە خزمی خۆتانە ماڵی ئێوەیە؟ وتم بەڵێ. وتی چۆن ماڵی ئێوەیە؟ وتم هەموو ماڵێکی کورد ماڵی خۆمان، ئێمە کوڕی ئەم میلەتین بۆ ئەم میلەتە شەڕەکەین، فەرقمان نییە، ئەوانش ئێمار بە کوڕی خۆیان ئەزانن کە یین ئاوا ئیشەکەین لە ماڵیانە و کوڕێکی خۆیان ئیشەکەین. زۆر شتی نووسی، جا نووسینەکەی لێلا سەیر بوو تەسەڕوفەکەی ئێمە. جا برادرێکمێ ناوی کاک شەوکەت مەلا ئیسماعیل لە وەختی خۆی ئامرێزمان بوو، هاتەوەتی بینی ڕۆژی هات بۆ دایرە بەلامتی کاک ئازادین زۆر لەرام سەیر بوو، چوو بە کتێبخانەیەک لە ئەڵمانیا، کتێبێکم ڕاکێشا سەحەفیەک باسی تۆ ئەکا، ڕسمی تۆی تایە، هین پێشمەرگەکانی و ئەمانە و هەموو شتێکی تایە. وتی فکرم نەبوو بیکڕم، وتی بەیانی چوومەوە مردم و سوتام نەمدۆزیەوە، هەرچیم کە نەمدۆزیوە. ئەمان هەمووی کۆمەڵی یادەوەری زۆر هەیە، هەمووی لەم کات و 20 دقیقەیە نایەتەوە مێشکی ئینسان بیگەڕێتەوە بەداخەوە.